دلالتش بلا گنداله دلالتش مالا ويدا كل شارش دمل دل سلاح رشد ملده حيرانا وفكر بملو قربانا وفكر بم كردستان عشق دل ده كردستان أبين دل ده دلاله 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 دلالام كردستان عشق دل ده كردستان أبين دل ده دلاله 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 دلالام دەست خۆش بێ لیندا دەنگێنە ڕزێت سڵاتان لێبێ ئەزیزانم هیوادارم هەموو کات باش بن لیندا تۆ چۆنیت؟ باشم تۆ چۆنیت؟ خوا باش بیت دەنگێنە ڕزێ و دەست خۆش بێ بۆ ئەو خوێنراوە جوانی کەوت و زۆر بە جوانیش خوێندێ هەر بمێنی کەزەکەشە زۆر جوان بەست هەر بمێنی ئەوە بە کوێرایی چاوی دژمنانە بەدڵیایەوە وی تێبگەن لەوەی کە ئەو کەزەیان بڕی ملیۆنان کەزەی وەکو ئەمەی لیندا ئەهۆنی ئەزانی ڕاستان ینی خۆشە کاتێک دوژمنیشت هەیە دوژمنەکەت کۆمەڵێک مۆڕاڵی ئەخلاقی هەبێت یعنی ڕاستە بنمونە شانازی بەوە ئەکەی کە قژی کچێکت بڕیوە ینی ئەوە شانازیەکە ئەوە چ جۆرە شەڕکردنێکە ئەسڵان شەڕیش خۆی کۆمەڵە یاسا و ڕێسا و ئەخلاقی تایبەتی هەیە پیشانمانیا کە ئێمە بێدەنگ نابین لەو ڕۆ خۆی زۆر ناخۆشە دوژمنەکەت بەو شێوەیە بێت ڕاستە چکە ئاستەکە زۆر نزمە بەڕاستی هیوادارین بمێنێتەوە هیوادارین وەک ئەوەی کە هەین یەک پارچە ئەمێنینەوە لە دڵی ئێمە هەر یەک پارچەیە و ئەوان هەرچەنە هەوڵ بن و هەرچی بکەن ناتوان لە دڵی ئێمە جێ بکەنەوە کوردستان هەر یەکە و هەر بەیەکی شەمێنێتەوە ایندا دووبارە دەستە خۆش بێ بۆ خوێندنەوەی زۆر سپاس سروودەکە و زۆر خۆش حاڵ بووین جا ئەزیزانم بابەتی سەرەکی ئەم ڕۆمان بریتە لە ئەو نەخۆشیانی کە بەبوونی هۆرمۆنەکانی تێکچوونی هۆرمۆنەکانی لەشمانەوە تووشە بین بە ورد و درشتی لەسەر هۆرمۆنەکانی لەش ئەڕۆین ئەو بۆ نمونە ئەو نەخۆشیانی کە لە ڕێگەی تێکچوونی باڵانسی هۆرمۆنەکان بۆ نمونە غودە شەکرە زۆر هۆرمۆنی تریش هەیە کە ئەمڕۆ بە ورد و درشتی باز لە هەموویەکەین جا لیندا ئەو بەفری لەگەڵ ئەو بەفری ئەمڕۆیە بجەوە چۆن بوو وەڵا بەفرێکی زۆر باریوە ئەنجا سلێمانی سپی پۆش بووە ماشەڵای لەبێ بەفرێکی جوان سلێمانی بە تەواوەتی داپۆشاوە ڕاستە هەرچۆنەکە مە زەحمەت گەشتینەکەناڵ بەڵامی تر جوانیەکەی بە هەمووی هەیە کە ئەبینی هەموو سلێمانی سپی بووە ئەنجا ڕاستان هەر کاتێک ئێمە ئەگە لە ناوشاریش زۆر نەبارێ کورسات بەردەوام سپی پۆشە چکە نزیکین لە شاخەوە تر زۆر جوانە بەفرەکەی بەڕاستی ئەروەڵا جا بم بەفرەیە چی خۆشە وەزاکە ئەوە خۆشە کە دیسان خواردن؟ ناچینە لای خواردن کەشێکی ئایلەی ڕێخی لەگە خێزان تا بچن بۆ لەگەڵ ماڵەوەی بچن بۆ شوێنێکی ئەم هەموو سروشتە جوانەی کوردستان هەیە بچێ ناو بەفرە و ئاگرێکی خۆش و خۆگەرمدا پۆشی چایەکی گەرم ئەنجا خواردنیش خۆی باڵ ببژێنی لێ هەرچوومە خواردنەکە کاکە برسیمانە لە هەمولاکە برسیمانە ئەنجا ڕاستان لە پیربوون ئەترسیت؟ هەموو کەس لە پیربوون ئەترسێ بەڕای من بەڵام ئەگەر پیربوونێک بە تەندروست بێت بەڕای خۆم لێی ناترسم یعنی ئەگەر پیربوونێک بێ کە تەندروست باش بین و هیچ زەلیلی سەر جێگانە بین با بڵین ئەوە نعمەتی خوایە ینی پیربوونەکە لەو کاتەیە لێی ناترسم بەڵام ئەگەر پیربوونێک بێ ناتەندروست بێ ئەویان ناخۆشە بەڕای من لەوەیان نەترسم ڕاستە بەڵای من خۆم لە پیربوون ئەترسم هەستەکەم هەموو کەسێکش لە پیربوون ئەترسێ بەڵام ئەگەر پێشوەختە بەرمە لە گەنجیە شێوازی ژیان گونجاو بێت لە پیریە بەرهەمەکەی ئەخۆیتەوە بەس مویمێ لە پیریشە دڵمان گەنج بێ ئەوەش گرنگە بێگومان بەڵام ئەیتر کە ئەوەنە پیر بوویت وردە هزار نەخۆشی سەری هەڵداتیاتە ئەیتر چۆن لە پیربوون ناترسیت ئینشاڵڵا هەموو کەسێکیش دوور بێ لەو جا هەواڵێکمان هەیە سەبارەت بە پیربوون خۆتەزانی زانست بە بەردەوامی پێشەکەوێت بە بەردەوامی بابەتی نوێ دێ چارەسەری نوێ دێ باس لە ڤاکسینێکەکە کە پیربوون دواخەت جەبابێکەوە بینەر و بیسەری ئەو هەواڵە بین ڤاکسینێک ڕێگری دەکات لە پیربوون توێژینەوەیەکی زانکۆی کالیفۆرنیای باشوور بەشی زانستی پیربوون
ئاشکرای دەکات. ڤاکسینی نەخۆشی شینگلز لەگەڵ ئەوەی مرۆڤ لە مەترسیەکانی توشبوون بە نەخۆشیەکە دەپارێزێت ڕێگری دەکات لە پیربوون. شینگلز جۆرە نەخۆشیەکە جا دەکرێتەوە بە بڵقکردن و بە برینبوونی پێست و هەستکردن بە ئازار و سوتانەوەیەکی زۆر. توێژینەوەکە زیاتر لە 3800 کەسی لەخۆ گرتووە کە تەمەنیان لە 70 ساڵ بەرەوسەرەوە بووە. توێژەران بەراوردیان بە بەشداربووانی وەرگری ڤاکسین کردبوو لەگەڵ ئەوانەی ڤاکسینیان وەرنەگرتبوو. دەرەنجامی توێژینەوەکە دەری خستووە ئەو کەسانی ڤاکسینی نەخۆشیەکەیان وەرگرتووە بە گشتی پیربوونی بایۆلۆجیان دواکەوتووە. جا زۆرینی ئەو کەسانی ڤاکسینەکەیان وەرگرتە بوو هەوکردنیان کەمتر و بەرگری لەشیان بەهێزتر و تەندروستی دڵیان باشتر بوو بە بەراورد بەو کەسانی کە ڤاکسینەکەیان وەرنەگرتە بوو. هەروەها لێکۆڵینەوەکانی ئەم دوایانە ئاماژەیان بەوە کردووە کە وەرگرتنی ڤاکسین لەلایەن گەورە ساڵانەوە مەترسی توشبوون بە نەخۆشیەکانی مێشک کەم دەکاتەوە. جا ئازیزانم ئەم جۆرە نەخۆشی کە باس کراوە بە ناوی شینگلزیەت ئەمە جۆرە ڤایرۆسێک تووشی ئەبین پێش ئەوە ئەمە دووبارەبوونەوەی جۆرە ڤایرۆسێکە کە لە مناڵیە تووشی ئەم ڤایرۆسە بووین کە هەمومان تووشی بووین بە درکۆمێکتۆ ناسراوەمان پێڵێن درکۆمێکتە نیدا تۆ درکۆمێکتۆ گرتووە؟ گرتم بە زۆر بەسووکی. ئیدی ئەم ڤایرۆسی کە درکەومێکتە ئەگرین پێوترە ڤێرسێلا زۆر سەرڤایرس. ئەم ڤایرەسە لە ناو لەشمانە لە بەشەکانی کەلەی سەرمانە و لە دەماری کەلەی سەرمانە ئەمێنێتەوە. خۆی حەشارەیەات لە دوای ئەوەی کە لە مناڵیە توش بووین واتە کە لە مناڵیە توش بووین ئەمێنێتەوە و خۆی حەشارەیەات لە جەستەمانە دواتر ئەم ڤایرۆسە لەگەڵ گەورەبوونمانە دووبارە گەشە ئەکاتەوە دووبارە دروستە بێتەوەیتە بە هەر هۆکارێک بێت. زۆرترین هۆکارەکانیش کەمبوونەوەی بەرگری جەستەمانە لەگەڵی ئەم ڤایرۆسە دووبارە سەرهەڵایەتەوە نیشانەکانی دەرەکەوێتەوە بەڵام بە شێوازێکی خراپتر بۆ نمونە ئازاری زۆر زیاترە بێت بۆ لەبەرەوەی چونکە لە دەمارەکانی جەستەمانە خۆشارێتەوە ئازارێکی زۆر زیاترمان پێبەخشێت. جا ئەم توژنەوەش ئەمەژەی بەوەیەوە کە ڤاکسینی ئەم جۆرە نەخۆشیەکە بە شینگلز ناسراوە ئەکرێ دوور بکاتەوە لە پیربوون. ڕاست ئەنجا ڕاستن زۆر جار کاتێک چارەسەر بۆ نەخۆشیەکی دیاریکراوە دۆزنەوە کاتێککە چارەسەرەکە بەکارهێنن ئەبینن کۆمەڵێک لایەنی تری هەیە بەنە کۆمەڵێک شتی تر چاکەکە یان کۆمەڵێک شتی تر خراپەکە بنمونە یەکێک لە دەرمانەکان کە بۆ بەقۆتبوونی قژ بەکاریە پێشتر بۆ مەبەستێکی تر دروستکراوە. باشە پێشتر بە مەبەستێکی تر دروستکراوە باشە ڕاستە بەڵام دوایی بینیویانە ئەو کەسانێک کە ئەو دەرمانە بەکارهێنن قژیان بەقوتر بووە بەهێزتر بووە و بەو شێوەیە دەرمانەکەیان کرد بۆ دەرمانی بەخۆتبوونی قژ. ئێستا لە کللتوری خۆمانەوە لە جیانیشا بە زۆری زۆر بە بێهێزی قژ و بە لاوازی قژ و بە ڕوتانەوەی قژەوە ئەناڵێنین بە تایبەتی ئێمەی پیا و زیاتر لە ئافرەتان تووشی ڕوتانەوە و بابەتی کە چاڵبوونەبووین بەداخۆمان پێ ناخۆشە. وڵی باڵم لی ناترسم من هەر حەزیشم لەیەتی مودەیەک بە ڕۆژێکیان چوون بۆ لای دەلاکەکەم پێم وت بە مووس هەموویم بۆ سفرکەیت ئەو مودەیەک هەموویم سفر کرد و بە مووس بەس ڕیشم هێشت بۆ ئەو کاتە حەزم لێ و بەزەزە حەزم لێ نییە خەمی زۆربەی خەڵک ئەوەیە کە قژیان هەڵەوەرێ بڵێ تەبان ئەو شتە لە خانمان و لە پیاوانیش هەیە بەڵام زیاتر لە پیاوانە قژ هەڵوەرین هەیە بەهۆی موضوعی هۆرمۆناتەوەیە مەسەلەکەشمان هە لەسەر هۆرمۆناتە هۆرمۆنات زۆر کاریگەری هەیە لەسەر هەموو بەشێکی جەستە هەتاوەی کە لە پیاوانە زیاتر قژ هەڵوەرین باوە ئەگەڕێتەوە بۆ هۆرمۆنات کە هۆرمۆنی تێستۆستێرۆن لەوانە زیاترە بەشێکی ئەوەی کە قژیان هەڵەوەرێ گەڕێتەوە بۆ هۆرمۆن اینجا زۆر کەس لە قژ هەڵوەری نەترسێ بە خانم و بە پیاویشەوە
خۆشم لێ ترسم بەخۆ. لیندا بۆ ماوەیش کاریگەری هەیە بەدڵنیایەوە و ئافرەتان و پیاوانیش هەردووکیان تووشی قژ هەڵوەرین ئەبن، بەڵام ئافرەتان لەبەرەوەی ڕێژەی قژیان زۆرترە بۆ نمونە لە ڕۆژێکە 150 تاڵ ئافرەتێ بەدەستیەوە بیبینێ ئاساییە، بۆ نمونە لە کاتی قژۆر ناچنێ قژ بەدەستەوەیەتە دەرەوە ئاساییە، بەس بۆ ئێمەی پیاو کە قژمان کەمترە و تاڵەکانمان کەمترە ئاسایی نییە و لەوە شەهر ئێمە داماوەکەین. خۆی لە زۆربەی شتەکانە ئێمە داماوەکەین، بەڵام اینجا بۆ ماوەی کۆی باست کرد هۆکارێکی زۆر زۆر گرنگە بۆیەش لە خانمانە کەمترە، چکە بۆ ماوەیەکەی خانمان ئەکسە، بەڵام هی پیاوان ئەکس وایە و هی هۆرمۆن لەسەر ئەکسە، بۆیە کاتێککە یەکدانە فاکتەری قژ هەڵوەرین بەر ئەکسەکەی پیاو بکەوێ یەکسەرە بێتە هۆیەوەی کە پیاوەکە قژی هەڵبوەرێ. اینجا حاڵێکمان لەسەر و بابەتە ئامادە کردووە بێکەوە بیسەر و بینەری هەواڵەکە بین. توێژینەوەیەک یارمەتی زانایان دەدات لە پەرەپێدانی چارەسەری هەڵوەرینی قژدا. توێژینەوەیەکی نوێ ئاشکرای دەکات قژ بە تەنها بەهۆی گەشە و دابەشبوونی خانەکانی ناو قژ پاڵ نانرێت و بەرەو دەرەوەی پێستی سەر، بەڵکو و جوڵەی خانەکانی دەوروبەریشی یارمەتی ڕاکێشانی تاڵەکانی قژ دەدەن بەرەو سەرەوە. توێژینەوەکە لە زانکۆی کوین ماری لە لەندەن ئەنجام درراوە بە بەکارهێنانی وێنەی سێڕەهەندی 3D توانیویانە بە شێوەیەکی ڕاستەوخۆ خانەکانی قژ ببینن. لە توێژینەوەکەدا زانایان تێبینی ئەوەیان کردووە کە خانەکانی دەوروبەری ڕێگی قژ بە شێوەیەکی خولگەیی دەجوڵێن. ئەم جوڵەیەش هێزێکی ڕاکێشان دروست دەکات کە یارمەتی بەرزبوونەوەی تاڵەکانی قژ دەدات بەرەو سەرەوە. لە توێژینەوەیەکدا زانکان پێکهاتەی ئەکتینیان تێکدا کە پرۆتینێکە یارمەتی جوڵەی خانەکان دەدات، بۆیان دەرکەوت کە گەشەی قژ بە ڕێژەی لە 180 دابەزیوە. لەمەوە بۆیان دەرکەوت خانەکانی دەوروبەری قژ دەکرێت هۆکار بن بۆ هەڵوەرین. دەرەنجامی ئەم توێژینەوە یارمەتی زانایان دەدات لە دۆزینەوەی چارەسەری باشتر بۆ قژ هەڵوەرین. هیوادارین ئەم دەرئەنجامێکی باشی هەبێ ئەم دەرمانە و ببێتە چارەسەرێک بۆەوەی چیتر قژ هەڵوەرین و چیتر تووشی ئەو کەچەڵێ نەبین کە لە پیاوانە ئێمە زۆر پێوەی ئەناڵێنی هیوادارین ببێت چارەسەرێکی هەمیشەی و دووربین لە زەرع و چاندنەوەی قژ و ئەمانە کە بەڕاستی ئەمەش عملیەکی ناخۆشە، ینی پرۆسیجەرێک و عملیەکی ناخۆشە کاکرێت، ئازاری هەیە و کاتی زۆری ئەوێت و هەتاوەکو قژەکەیەتەوە زۆری پێچێت. هیواداری ئەمە بێ بە چارەسەرێکی هەمیشەی شەڵا مژدەیەکە بەمێ فەرموو. مانگی 11 پار کۆتا تاقیکردنەوەکانی پێکهاتەیەک یاخود دەرمانێکی تازە بۆ قژ هەڵوەرین ینی نەخراوتە بازار، بەڵام نیوەی تاقیکردنەوەکانی تێپەڕاندووە. بڕیاروایە لەم ساڵ لە کۆتایی ئەم ساڵە بخرێتە بازارەوە ئەم بەرهەمە. اینجا ئەم بەرهەمە ناوی PP 405 ئەگەر کەسێک بێ خۆی بە دوایە بگەڕێ، زانیاریەکانی لەسەر هەیە کە ئێستا لە ژێر تاقیکردنەوەیە کە ئەکرێ ببێتە چارەسەرێکی هەمیشەیی قژ هەڵوەرین. ینی ئێستا زۆر کەس ڕاستان پەناباتە بەر قژ چاندنەوە کە هەم ئازاری زۆرە هەم کات زۆرە بە هەم کەسێکە کە قژەچێنێتەوە کۆمەڵێک ئاجە بێت تاواکو تەواو ئەبێ. ئەنجا ئەم چارەسەرە ئەکرێ ببێتە چارەسەرێکی هەمیشەیە کە ئەوە بەڕاستی چارەسەرێکی زۆر دڵخۆشکرە. دەهێر خۆش مژدەبی و هەر ئاوای شەڵا لە هەموو پرۆگرامەکانە مژدەی خۆشمان بیتە ئیشەڵا. ئینشەڵا. جالیندا هەواڵێکی کەمان ئامادەیە لەسەر توێژینەوەیکی نوێ کراوە کە باز لە نەخۆشیەکانی جومگە ئەکات، هەوکردنی جومگە و داخورانی جومگە ئەکات. با بەیەکەوە بینەر و بیسەری ئەم هەواڵە بین. چارەسەرێکی نوێی چارەخوازان لە مەترسی توشبوون بە داخوران و هەوکردنی جومگە دەپارێزێت. لەگەڵ هەڵکشانی تەمەنی مرۆڤدا و هەندێک هۆکاری تر وەک قەڵەوەی و هۆکاری بۆ ماوەی و هەندێک نەخۆشی وەک شەکرا، ئێسکەکانی جومگە تووشی داخوران و هەوکردن و ئازار و ڕقبوون و هەڵئاوسان دەبن. پزیشکانی زانکۆی ستانفۆرد چارەسەرێکی نوێیان دۆزیوەتەوە کە دەکرێت یارمەتی توشبوونی داخورانی جومگەکان بدات. چارەسەرەکە ڕێگری لە پرۆتینێک دەکات کە پێی دەوترێت
PGDH15 کە لەگەڵ هەڵکشانی تەمەندا زیاد دەبێت و مەترسی تێکچوون و داخورانی ئێسکەکان زیاد دەکات. جا لە توێژینەوەکەدا سەرەتا پزیشکانی زانکۆکە چارەسەرە نوێەکەیان لەسەر مشکی بریندار تاقی کردەوە و سەرنجیاندا دوای وەرگرتنی چارەسەرەکە مشکەکان باشتر جوڵایان دەکرد. پاشان چارەسەرەکەیان لەسەر ئەو چارەخوازانە تاقی کردەوە کە نەشتەرگەری گۆڕینی جومگەیان بۆ ئەنجام درابوو. سەرنجیاندا تەنها دوای 1 هەفتە ئێسکەکانیان سەر لە نوێ گێشە دەکەنەوە. ئەنجامی توێژینەوەکە ئاشکرای دەکات دەکرێت پەرە بەم چارەسەرە بدرێت بە جۆرێک کە لە داهاتوودا بە تەواوی چارەخوازان لە داخورانی ئێسک و هەوکردنی جومگە و مەترسی توشبوون بە نەشتەرگەری گۆڕینی جومگە بارێزێت. هیواداری ئەمەش بێ بە چارەسەرێک بۆ داخورانی جومگە و چیتر ئەو نەشتەرگەریانی کە تایبەتن بە داخورانی جومگە ئەنجام نەدرێت و بێگومان ئەمیش وەکو مژدەکانی لیندا مژدەیەکی خۆش بێ ئینشەڵا بۆ ئێمەش. ئەجا ڕاستان وەرزشکردن زۆر گرنگە کە لە تەمەنی گەنجی ئەنجامی بدەین بۆ ئەوەی کە لە کاتی پیریە ئەم داخورانی جومگە و ئەم جۆرە کێشانەمان بۆ دروست نەبێت چونکە ینی کێشەیەکی باوە بە وەرزشکردنی پێشوەختە لە گەنجیا باس وەرزشکردن ئەجا ئەسڵەن کە بە تەمەنی شاچۆن ینی وەرزشکردن زۆر گرنگە بەڵام لە ڕادەی خۆیان بێ زۆر کەس هەیە ئەوەنە ئەچێت ئەوەنە ئەڕوا ئەوەنە ئەڕوا بە پێ عزیەتی خۆی هەیە ئەنی قاچی ئازارە نابێ بەو شێوێش ئەبێ هەر شتێکت کرد بە ڕادەی خۆی بێ هەر شتێک بەڕادەی خۆی باشە ئەگەر زیادەڕۆی تای بکەی بێتە زرەر بۆ ڕاستە بەدڵنیایەوە. جا لیندا مژدەیەکی کەشمان هەیە ئەو مژدەیەشمان هەر بەرێ وەک هەمیشە ئێمە باسی ئەوەمان کردووە هەموو کاتێ سوتفەی ئەومان کردووە کە من و تۆ بەیەکەوە بین باز لە چارەسەی شێرپەنجاکەین باسی ڤاکسینەکەمان کرد دوایی باسی کارتی سەڵەکەمان کرد ئێستا مژدەیەکی کەشمان پێ لەسەر چارەسەری شێرپەنجە ئەو چارەسەرەمان پێ بڵێ ئەو مژدەیەمان بەرێ. چارەسەرێکی تازە هەیە بۆ شێرپەنجە کە ناوی ZH006 کە ئەم چارەسەرە ZG006 کە ئەم چارەسەرە ڕاستەخۆ ئەلکێ بە خانە ئەوانەی کە شێرپەنجەیەکان ئەکوژن ئەو خانانەمان کە خانە شێرپەنجەیەکان ئەکوژن وایان لێ ئەەکەن کە زیاتر چالاک بن بەرامبەر بە خانە شێرپەنجەیەکان و خانە شێرپەنجەیەکان ئاسانتر لە ناو ببن ڕاست. جا ئەمە توێژینەوەیەک لە زانکۆی کێنتاکی مارکی لە ئەمریکا ئەنجام دراوە کە لەسەر شێرپەنجەی سیەکان تاقیکردنەوەیان کردووە. ئەم جۆرە دەرمانەیان هێناوە وتویانە کاریگەریەکەی باشترە لە بەراورد بە دەرمانەکانی کە پێشتر دۆزراوەتەوە. بۆ نمونە دەرمانەکانی پێشتر لە 2014 ئەفو لە 2024 دەرمانێکی کە دۆزرایەوە بە ناوی تارلاماب کە ئەم دەرمانە بە چ شێوازێک ئیشێکرواتە جیاوازی چییە لە ئەمەی کە ئێستا دۆزیویانەتەوە ئەوی پێشتر کە بۆ نمونە ئەمە خانە شێرپەنجەیەکەیە ئەهات هێرشیە کرد لەسەر خانە شێرپەنجەکە بە 2 قۆڵ هاو بە 2 قۆڵ هێرشیە کرد لەسەر خانە شێرپەنجەیەەکە بەڵام ئێستا ئەمەی کە تازە دۆزراوەتەوە بە 3 قۆڵ هێرشەکاتە سەر خانە شێرپەنجەیەەکە واتە بە قۆتر و بە بەهێزتر پەلاماری خانە شێرپەنجەیەەکە ئەیات و لە ناوی ئەبات ئەمەش جیاوازێکەیەتی کە بە بەراورد بە ئەوەی کە لە 2024 دۆزراوەتەوە. ڕاستە ئەتر ئەمە ئەم چارەسەرە تازای ڕاستان مای دڵخۆشیە خۆتەزانی ڕۆژ بە دوای ڕۆژ چارەسەری تازە ئەدۆزرێتەوە چارەسەری نوێ بۆ هەر نەخۆشیێک بە تایبەت شێرپەنجە زۆر فۆکسی لەسەر چاوی مژدەکانی شێرپەنجە هەمووی لای خۆمانەوە ئەویستم هەموو بەنامێکمە بەباسی شێرپەنجە بکەین ئەجا گرافیکێکمان ئامادەیە سەبارەت بە بابەتی ئەمڕۆمان تەوەری ئەمڕۆمان کە باسی هۆرمۆنەکەین هۆرمۆنەکان کارێکی گرنگەکەن لە جەستەی ئێمەیە کە کارکردنیان بە شێوەیەکی هێواشە بەڵام کاریگەرێکی زۆر ئەمێنێتەوە. ئەجا گرافیکەکەمان ئامادەیە خۆی لە هەموو پارتەکانی جەستەمانە هەموو بەشەکانی جەستەمانە کۆمەڵێک هۆرمۆن ڕژێن هەیە کە هۆرمۆن ئەڕژێنێت باشە ئەجا گرنگترین شوێن کە هۆرمۆن ئەڕژێنێت مێشکمانە کە شوێنێکە بە ناوی ژێرلانگ کە کۆنتترۆلی شوێنەکانی تر لەدەست ئەوایە ئەو زیاتر هانیانەدا بۆ ئەوەی هۆرمۆنی دواتر بڕژێت. ئەجا ژێرلانگ بەرمونە کاتێک کە
هۆرمۆن ئەڕژێنێت ئەچێ بۆ پارتەکانی تری جەستە باشە اینجا هۆرمۆن چۆن ئیشەکات وەکو کلیل و قفڵێک ببینن یعنی ئەگەر بێت و هۆرمۆنەکە کە ئەدەرەدرێت ئەبێت تەواوکەر بێ بۆ وەرگرەکەی خۆی باشە ئەگەر وەرگرەکەی خۆی تەواوکەری نەبێت پێوە نانووسێت و هیچ کاردانەوەیەک ناکات ڕاست اینجا شێوازی ئیشکردنی هۆرمۆن زۆر بە هێواشی ئیشەکات وردەیە اینجا زۆر کاریگەری هەیە لەسەر ژیانمان زۆر جارەڵێن خانومان هۆرمۆن زۆر کاریان تێکە چکە بەرزونزم هۆرمۆن زۆر کاریگەری هەیە هەتا لە مەسلەی قژ هەڵوەرینیشە باسمان کرد بۆچی پیاوان زیاتر تووشی قژ هەڵوەری نەبن یەکێک لە هۆکارەکان هۆرمۆن بوو کە هۆرمۆنی تێستۆستێرۆن لەوانە زیاترە اینجا زۆر بەشی تریش لە جەستەیە کە هۆرمۆن ئەڕژێنێت بە نمونە غودە هۆرمۆنێکی تایبەت بە خۆی ڕژێنێت کە کاریگەری تایبەت لەسەر جەستە دروست دەکات ڕاستە تایرۆید و پاراتایرۆید بەڵێ ئەمانیش هەر کاریگەری تایبەت دروستەکەن هەتا لەسەر گورچیلەکانیش هۆرمۆنێکی تایبەت هۆرمۆن ڕژێنێکی تایبەتمان هەیە کە هۆرمۆنێکی تایبەت دەرەدات و کاریگەریکی تایبەت لەسەر جەستە دروست دەکات بۆ نمونە پەنکریاسیش کە هۆرمۆنی ئینسۆلین دەرەیە بێگومان فرمانی یاخود هۆکای سەرەکیە بۆ توژون بە شەکرە و نەخۆشەکانی شەکرە ئەگەر ناڕێکی بەرزونزمی ئەم هۆرمۆنە ئەکرێ بێتەوەی هۆکاری شەکرە جا هەر یەک لەم هۆرمۆنانی کە تۆ باسەکرد لیندا چەند با بڵین هۆرمۆنی بچووکن یا دڵۆپی بچووکن یانە ناو خوێنمانەوە بەڵام وەک لیندا ئاماژەی پێەیە بۆ مودەیەکی درێژ و بۆ ماوەیەکی دوورێژ لە خوێنمانە ئەمێنێتەوە هۆرمۆنەکان بەشێکی باشیان هەیە لە تەواوی ژیانی ڕۆژانەمانە بۆ نمونە هەر لە سەرەتایی هەر با بڵین لە خەوتنمانەوە تا هەستانەوە تا ژیانکردنمان هەتا هەستی خۆشەویستیمان بۆ نمونە کە تۆ لە سەرەتاوە کەسێکە بینیت ئەڵی بە چەند چرکەیەک ئەم کەسم خۆشەویە عاشقی ئەم کەسا بم هەر ئەویش هۆرمۆنەکانە بۆ نمونە سێ هۆرمۆن هەیە بەرزەبێتەوە هۆرمۆنە هەیە کەمە بێتەوە هۆرمۆنی ئۆکسیتۆکسین و سیرۆتۆنین و دۆپامین بەرزەبێتەوە هۆرمۆنی کۆرتیزۆڵیش کەمە بێتەوە طبعاً کەمبوونەوەی هۆرمۆنی کۆرتیزۆڵ واتە کەمبوونەوەی هۆرمۆنی قەلەقی و ڕاڕای و ئەمانەی کەش هۆرمۆنی دۆپامین و خۆشبەختی و ئیندۆرفین هۆرمۆنێکە کە لە کاتی خۆشەویستیە بەرزەبێتەوە کە ئەمە ئیندۆرفین وەکو ئازاشکێنێ ناوبراوە بۆیە لە لای خۆمان کە بۆ منە شاعیرەکان بە دڵدارەکانیانە هەڵێن ئەڵەن دەرد و دەرمانێکە کاتێکە بۆ نمونە لەگەڵ ئەوەیە هەستی ئەوەکە هۆرمۆنی ئیندۆرفینی بەرزەبێتەوە بۆیە وەکو ئازاشکێنێکی سروشتی بۆ ئەو کارەکە بۆیە هۆرمۆن کرد سوودێکی زۆری خۆی کاریگەری لەسەر هەموو بەشەکانی جەستەمان هەیە هەتا لەسەر خەوتنمان هۆرمۆنێکی تایبەتەیە کە کۆنتترۆلیەکە اینجا بۆ ئەوەی زیاتر لەسەر مەسلەی هۆرمۆن بڕۆین و بەورتر بیزانین میوانێکمان هەیە دوای وچانە لەگەڵمان بن. دووبارە سڵاو ئەنجا ئەمڕۆ باسی هۆرمۆنەکانمانە کرد بە گشتی ئەنجە بۆەوەی بەورتر باسی ئەو بابەتتان بۆ بکەین میوانداری دکتۆر ئەمیر ئەڵاکەرم هەورامیمان کردووە پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوی و پسپۆڕی وردی شەکرە و هۆرمۆنەکان دکتۆر بەخێربێیت دکتۆر حەزەکەم ڕێکلەوە دەست پێ بکەم هۆرمۆن چییە و سیستەمی هۆرمۆنی چییە؟ بەڵێ تەبەن خۆتان باشە زانن کە لەش دابش کراوە بە چەند سیستەمێکەوە یەکێک لەو سیستەمانە پێوترێ سیستەمی هۆرمۆنەکان بۆ خۆیان مادەی کیمیایین کە لە خانەی تایبەت یا ئەندامی تایبەت یا شانەی تایبەتەوە دەرێرێن و بڵاوە بنەوە بە لەشا و ئەچن لە شوێنێکی کە پەیامێگەگەێنن بە ئەندامەکانی کەی لەش بەم سیستەمە پێوترێ سیستەمی هۆرمۆنەکان جام هۆرمۆنانە یا پێکاتەی پرۆتیرین یا پرۆتین لەگەڵ چەوریەکانە یا چەوریەکانن بۆیە ئەمانە لە شوێنی خۆیانەوە دروستەکرێن و ئەنێرێن بۆی لە شوێنێکی کە پەیامێک بگەێنن بە ئەندامەکانی کەی لەش. دکتۆر ئەو ئەندامانە کامانن کە بەرپرسن لە دەردانی هۆرمۆنەکانی جەستەی ئێمە ئەتوانین بڵین هەموو ئەندامەکانی لەش بەرپرسن لە دەردانی هۆرمۆن بەس کوت کراوەتەوە لە چەند ئەندامێکە بە شێوەیەکی کورتی لە مێشکە ئێمە بۆ نمونە
ڕژێنی هایپۆسەلەمەسمان هەیە، ڕژێنی ژێر مێشکمان هەیە کە پێوترێ پیتیوتەری، دوایی کە یەیتە خوارەوە لە ملا ڕژێنی لاملمان هەیە کە پێوترێ غودەی دەرەقی، دوایەوە لە پاڵ ئەوە ڕژێنێکی کەمان هەیە پێوترێ ڕژێنی تەنیشت ڕژێنی لامل، دوای کە بینە خوارەوە ڕژێنێکی کە لە سنگایە پێوترێت تایماس، دوایەوە بینە خوارتر پەنکریاسمان هەیە کە هەنێ هۆرمۆن دەرێت، دوای ئەگەر بچینە ئەم لاو ئەولای لاش گوچیلەکان سەر ڕژێنی گوچیلەکان ئەوانیش مەجموعەیەک هۆرمۆن دەرێن، دوای بینەوە سەر ئەندامی زاوزەی نێرینە و مێینە ئەوانیش هەندێک هۆرمۆن دەرێن کە بە هەمویانەوە تەنزیمی لەشەکەن بە شێوەیەکی جوان و ڕێکپێک. دکتۆر باسێکی میکانیزمی ئیشکردنی هۆرمۆنەکانمان بۆ بکەی بەگشتی، ئایا کاتێک تێکچوونێک لە هۆرمۆنێکە ئەبێت بەکارهێنانی خودی هۆرمۆنەکە وەکو چارەسەر هەیە؟ بەڵێ پێشەوەی بچینە سەر وەڵامی ئەو پرسیارە بکەم جار بڵین هۆرمۆنەکان چیەکەن لە لەشی ئێمەیە؟ تۆ هەر لە دایکە بی ناسینەوەی دایک کە لە باوەشی دایکای با بڵین ناسینەوەی دەموچاوی دایکە، دوایەوە گەشەیە، دوای گەشە و نمویەی بۆ تەمەنی مراهقی باڵغبوون و پێگەشتنە، دوایەوە با بڵین هۆرمۆنەکانی کە دروستە بێت کە هۆرمۆنی سەر ڕژێنی گوچیلەکان و ئەمانن کە ئێمە ئامادەکەن بۆ ڕوبەڕوونەوەی ترسود لە ڕاوکێ و دڵخۆشی و ناخۆشی و خۆشەویستی و ئەمانە هەمووی لەگەڵ ئەوەشا بۆ نمونە هۆرمۆنی پەنکریاس هەر لە دایک بوونەوە ئەویش هۆرمۆنی ئەنسۆلین دەرەیە کە تەنزیمی شەکرەمان ئەکات. ئەمانە بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵین ئەوەی تۆ ئەیبینی، ئەوەی تۆی بیستی، ئەوەی تۆ ئەی خۆی، ئەوەی تۆ دایەنەی هەمووی لە ژێر کۆنتترۆڵی هۆرمۆنەکانایە، ئەوەی تۆ ئەیبینی ڕاستەوخۆ بێ بە ئیعازێک وەچێ بۆ بەشێک لە هۆرمۆنەکان و ئەو ڕژێنەش کە تایبەتە بەو وەزع و بەو شوێنەوە هۆرمۆنێک دەرەیە، ئەو هۆرمۆنەش ئەچێت لە شوێنی خۆی ئیشی خۆیەکات. بۆ نمونە ئێمە لەو ئێستا لە زروفێکان بۆی زروفی نالەباری ڕۆژاوە هەمومان دڵمان ناخۆشە و دڵمان تەنگە. لەم کاتەیە تۆی ئەیبینی لە شاشەکانەوە ئەوەی ئەیبیستی بە قسە ئەمانە گۆڕێت بۆچی بۆ سیگناڵەچێ بۆ مێشک لە مێشکیشەوە بۆ ئەو ڕژێنەی کە مەسئولە لەم وەزعی کە هاتوۆتە پێش بۆتەوە. بۆ نمونە ئەچێتە سەر ڕژێنی گوچیلەکان ئەڵێ هۆرمۆنی کۆتیزۆڵ هۆرمۆنی ئەدریناڵین دەربە، تۆ لە وەزعێکی لە ڕاوکێی، بەڵام ئەگەر وەزعێکی خۆش ببینی، هەواڵێکی خۆش ببینی، یا شتێکی خۆش ببینی، سیگناڵەکە پێچەوانە بێتەوە و هۆرمۆنێکی کە لە جاتی ئەو دەرێرێ. بە شێوەیەکی گشتی هۆرمۆنەکان بەم شێوەیە ئیشەکەن، ینی ئەتوانین بڵین ئەمە بابەتێکی زۆر فراوانە، کۆنتترۆڵی هەموو لەشە. ئەم هۆرمۆنانە بە شێوەیەکی ڕێکوپێک وەڵامی پرسیارەکەی جەنابتان بە شێوەیەکی ڕێکوپێک ئیشی خۆیانەکەن بە پێی پێویستی تۆ، یان چی چەندە ترسی ئەوەنە هۆرمۆن دەرەی، چەند دڵە خۆشە ئەوەنە دەرەی، زۆر دڵە خۆشە زیاتر، زۆرە ترسی زیاتر. ئەمانە هەمووی بەپی ئەو وەزعی کە تۆی تایە هەمووی تەنزیم کراوە، پێوترێ وەڵامانەوەی ئیجابی و سلبی، ینی چۆن نەگەتیڤ فیدباک و پۆزیتیڤ فیدباک. بۆ نمونە کە تۆ برسی بێ گەدە خاڵی بێ هۆرمۆنێک لە گەدەوە چێ بۆ مێشک بەبێشکە ئەڵێ گەدە هیچی تیانە برسیتە، تۆش هەست بە برسێتیەکەیت و پەلاماری خواردنەیت و ئەوانە. تێکچوونی ئەم بەڵانسا هەندێک جار بەڵە ئێمە تێکچوونمان هەیە ئەبێتە هۆی نەخۆشی، ئایم هۆرمۆنانە بە کەمیان بە زۆریان ئەبێتە هۆی تێکچوونی باری لەش بە شێوەیەکی گشتی. دکتۆر تێکچوونی ئەم باڵانسەی کە ئاماژە و پێەیە لەژێر دەسەڵاتی خۆمانایە، یعنی بۆ نمونە ئاماژە و بەوەیە ئەگەر زۆر دڵخۆش بین هەنێ هۆرمۆن بەرزەبێتەوە، زۆر بێتاقەت بین هەنێ هۆرمۆنی کە بەرزەبێتەوە. ئەکرێ بۆ نمونە خۆمان بتوانین کۆنتترۆڵی خۆمان بکەین بەسەر هەست سۆزەکانمانە بووی ئەم هۆرمۆنانە بەرز نەبێتەوە و زیان بە تەندروستیمان نەگەێنێت؟ واتە لەژێر دەسەڵاتی خۆمانە زان چۆنە هۆرمۆنەکان لەژێر دەسەڵاتی ئێمەیان نین ئیشکردنیان باش، بەڵام بە سیستەمێک ڕێکخراون کە وەکو وایە تۆ خۆت بۆ خۆتی دانی، ینی خی گەورە وای دروست کردوونە سیستەما. ینی چی؟
تۆ لە شوێنێکابی پڵنگێ بێ بۆت دڵە پەلەپەل نەکاو نەترسی ئەمە هۆرمۆنەوەکات تۆ دڵە پەلەپەل بکە و دەبە وش بێتەوە بترسی ئێجا شێرێکیەدا لیا دانیشیویە دەوخوا وایەنە بەڵام ئەمە خی گەورە وای کردووە کە تۆم هۆرمۆنە بەس بێتەوە هەست بە ترس بکەی دڵە پەلەپەل بکات و تۆش وەڵام بیتەوە وەڵامەکەی تۆ چیە ڕاکەی خۆ دەشاریتەوە خۆتە پارێزی بە شێوەیەکی گشتی ئەگەر ئەم سیستەمی هۆرمۆنە نەخۆش نەبێت خۆی بە شێوەیەکی زۆر جوانی شەکات پێویستی پێی نییە کەمەکات پێویستی پێیەتی زیاکە پێوترێت نۆرمال فسیۆلۆژی ینی بە پێی فەسلەجەی ئەو ساتەی کە تۆی تایە برسیتە خەویەت ترسە شەکری بەرزبووتەوە بۆ نمونە ئەمانە هەمووی خی گەورە تەنزیمی کردەوە بەڵام تێکچوونی ئەمانە لەگەل دەسەڵاتی ئێمەیان نەبوو ئەمە نەخۆشیە دکتۆر ئەگەر لە فراوانی بابەتەکەمان کەم بکەینەوە مەسەکەم یەکەینەوە یەنە سەر بەشێکی تایبەتی بنە غودە هاوڵاتیان زۆر باسیەکەن کاریگەری هۆرمۆنەکانی غودە لەسەر جەستە چییە؟ باش ئێمە غودە خۆی ناوی غودەی دەرەقیە ڕژێنی لاملی پێڵین بە کوردیەک ڕژێنێکە لە دوو بەش پێگاتوە کەوتۆتە ئەم لاو لای ملەوە ئیشی چییە؟ ئەمە ڕۆژانە هۆرمۆنێک دەرەیە پێوترێ تایرۆکسین ئەم هۆرمۆنە هەموو زیندە چالاکیەکی یەک خانەی لەشی تۆ لە نوکی پەنجەوە پەنجەی قاچەوە تاتەوقی سەر هەمووی لەژێر کاریگەری ئەم هۆرمۆنەیە باش تۆ بە شێوەیەکی جوان و ڕێکپێک تەنزیم کراوە بە پێی لەشی تۆ بۆ نمونە ئەمڕۆ تۆ نانە نەخوادووە هیچ نەخوادووە چالاکی کەم ئەم هۆرمۆنە دابەزێ ئەمڕۆ نانێکی زۆرە خۆیت و چالاکیێکی زۆرەکەیت و هەڵسو و کەوت و ئەم لا ئەولا و جوڵە ئەمانە ئەم هۆرمۆنە بەز دەبێتەوە هەمووی لەژێر کاریگەریکی جوان و ڕێکخراوایە ئەم هۆرمۆنە پێوترێ هۆرمۆنی تایرۆکسین بە شێوەیەکی جوانی شکات بەڵام ئێستا دوو بابەتمان هەیە کە خەڵک پێ ئاشنانەویژەوەیە یا ئەم هۆرمۆنە کەمی شکات یان ئەم هۆرمۆنە زیاکات کە هەردووکیان نەخۆشین فسیۆلۆژی لەش نییە ئەو کەموزیایی کە پێشتر باسوان کردوان بە پێی پێویستی لەش کەموزیا بکە ئەمە پێویستیە بەڵام ئەگە کەمبوونێک کە تۆ پێویستی پێیەتی ئەو کەم بووە یا زۆربوونێک کە تۆ پێویستی پێی نییە ئەم دوانە پیانەوترێ نەخۆشی بۆیە لەکەیمیانە پێ ئەڵێن غودەیە کە زۆری شکات لەوەی دووەمیشان ئەڵێن غودەیەک ناچالاکە تەمەڵەکەمی شکات بەپی پێویست هۆرمۆن ناکاتە لەشەوە بۆ زیندە چالاکیەکانی خانەکانی ئێمە دکتۆر کاریگەری هەرێکێک لەوانە چییە لەسەر جەستە کەسەکە چی بەسەریەت کاتێک زیادی نمونە ئەگەر غودەکە تەمەڵ بێ ئیش نەکە هەموو شتێک خاوە بێتەوە لە لەشە وەکوایە تۆ قاج لەسەر کلاجی لەسەر با بڵێن جێبەنزینی سیارەکە تا بەسکەیتەوە و کەم بەنزینی بیتێ هەموو شتێک خاوە بێتەوە بۆ نمونە چالاکیەکان هەموو ئێوەستێ کێشە زیاکە باشە دوو قەبزەبی سێ هەز بە سەرماکەی پێست وشکە بێتەوە شان و ملی یەشێ دەنگێک گەڕەبێ بۆی ئەستوربوونی دەنگەژەکانەوە قاچەکان تا ئاوسێ قەبزەبی تێکچوونی سوۆڕی مانگانە بێهێزی بێتوانایی بێتاقەتی ئەمانە هەمووی لەگەڵەوە ڕواکە هۆرمۆنەکە کەم کات بەڵام ئەوانەی کە هۆرمۆنەکانیان زیاکات بە عکسەوە شتەکان هەمووی زیاکات بۆ نمونە کەسەکە کێشی دابەزێ چکە میتابۆلیزمی خێرا بێ کێشی دابەزێ شانوملی یەشێ بە هەمان شێوە دڵی پەلەپەلەکات سکچوونی هەیە پێستی ئارەقەکاتەوە دەست لە زیینی هەیە لە ڕاوکەی هەیە ئەمانە هەمووی نیشانەکانی ئەوە نەم غودەیە زیایش بکات جا هۆکاری ئەمانە شەریەکان مەجموعی هۆکار هەیە کە بۆچی غودەی ئەمەیان کەمی شەکات بۆچی ئەمەیان زیایی شەکات دەمانیش مەجموعی هۆکارن باش دکتۆر ئەکرێ بەرزبوونەوەی ئەم هۆرمۆنە بەرزبوونەوەی هۆرمۆنی غودە بێتە هۆکارێک بۆ توژون بە شێرپەنجە تا ئێستا باز لەوە نەکراوە باز نەکراوە لەوەی کە بەرزبوونەوەی هۆرمۆنی غودە ئەشێ خۆی شێرپەنجە بێت باشە ئەشێ خۆی شێرپەنجەی غودە بێت و هۆرمۆن زیایە دەربات بەس نابێتە هۆیەوەی کە شێرپەنجەیەک لە شوێنێکا دروستکان دکتۆر زۆر جار ئەبیستین کاتێ نەشتەرگەریەکان بەشێکی غودە لابن
بەڵێ ئایا ئەمە کاریگەری چێ لەسەر جەستە ئایا بێ ئەو کەسە ئەو هۆرمۆنە بخوا کەمە بێتەوە چالاکی غودە بە لابردنی بەشێکی ئێمە ئەچینە بابەتێکی کەوە ئەمە تۆ ئەمە غودەکەت دەستنیشانێک کردووە چ جۆرێکی غودەیە بەڵێ. غودەی پڕکارە با بڵێن زۆرکارە یان کەمکار و تەمەڵە هەندێک کەس غودەکەشی کەمکارە پێویستەکە غودەکەی لابە هەندێک کەسی ژەیە غودەکەی چالاکە و پێویستەکە لایبە بەڵام بە شێوەیەکی گشتی سەرەتا پەنان نابرێتە بەر نەشتەرگەری ئیلا هەنێ حاڵەتی تایبەت و دەگمەن نەبێت کە ئەویش تایبەتن کاریگەریەکەی چێت تۆ بەشێکی غودە لە ئابەی بەش خی گەورە هەموو دامێکی لەشی وا دروست کردووە تۆگە بەشێکشی لابەی بەشەکەی کاتوانێت ئیشی جەستە بکات ئەین چالاکترە بێت ئەو کاتە بۆ نمونە تەواوە خانەکانی زیاکە خانەکانی زیاتری شەکەن بۆ نمونە کەسێک گوچیلەی لابراوە خۆ گوچیلەکەی کە ئەتوانێت ئیشی لەشی بە تەواوەتی بکات ئەمیش بە هەمان شێوە بەشێکی قوداگە لابرابێ لەوە چێ بەشەکەی کەگە کێشەی نەبێ بتوانێت ئیشی ئەوی کە بکە هیچ کێشەی نەبێ بەڵام لەوە شەچێت نەتوانێت ئیشی جەستە تەواو بکە ئەو کاتە تۆ پەنابیتە بەر چارەسەر دکتۆر پێم خۆشە بچینە لای ئەو هۆرمۆنانی کە لە مێشکمانەوە دەرئەدرێت بۆ نمونە زۆر دایک و باوک سکاڵی ئەویان هەیە کە مناڵەکەم گەشەی تەواوەتی خۆی نەکردو یا گەشەی کەمی هەیە ئەو هۆرمۆنانی کە لە مێشکەوە دەرئەدرێن چۆن کاریگەریەکە لەسەر گەشەی مناڵەکانمان تەمان ئێمە ئەوەی دەستنیشانی گەشەی مناڵەکات یەکەم باڵای باوکو دایکە ناکرێ باوکو دایکێک بۆ نمونە باڵایان کەم بێت مناڵەکەی تۆ بچی داوا بکەی بەبێ باڵای بەزبێ ئەمە یەک جەنەتیک دەورە بینێ بەڕاستەکەی یەک دووەمیشیان ئەو هۆرمۆنانەی کە گرنگن لە گەشەی مناڵە بە شێوەیەکی کورتی ئەگەر هۆکارەکانی کەی کەمبوونەوەی گەشە هەمووی بخەینە ئەو لاوە بۆ نمونە نەخۆشیکەی هەبێت و نەخوات و مشکلەی ڕیخۆڵە و گەدەوانەی هەبێ بەس بینە بە باسی هۆرمۆن بکەین یەکێ لەو کێشانە نەبوونی هۆرمۆنی گەشەیە تەمان هۆرمۆنی گەشە لە ژێر مێشکە دەرێریە ڕژێنی ژێر مێشکە کەوێتە پشلوتەوە ئەم هۆرمۆنی گەشەیە ئەچێتە ناو جگەرەوە لە جگەرە هۆرمۆنی دووەم دەرێریە کە پێوترێ IGF-1 هۆرمۆنی دووەم ئەچێت ئیش لەسەر هەموو خانێکی لەشەکات بە تایبەتی گەشە و بەرزبوونی باڵا ئەم هۆرمۆنە دوای ئەم هۆرمۆنە هۆرمۆنی ڕەگەزیەکان دەورە بینن لە دیاریکردنی گەشەی مناڵە یعنی چۆن تۆ گەشەی مناڵ تا ئاگاتە ئاستێک هۆرمۆنی گەشەیە دیارریەکە تاکوێ بڕوە بەڵام وەستادنەکەی ئەم نییە ئەم هۆرمۆنە نییە وەستادنەکەی هۆرمۆنی مێینەیە لە پیاویش و لە ژنیش لە پیاوە هۆرمۆنی نێرینە لە ژێر پێستەوە گۆڕێتەوە بۆ هۆرمۆنی مێینە ئەمەیە دەستنیشانیەکە تۆ کەی بوەستی لە گەشە بۆیە سیرکردنی بابەتەکە بە شێوەیەکی گشتی بەم شێوەیە ئەگەرم کەسە تۆ دڵنیای لەوەی کە گەشەی کەمە ئەو با پزیشکی پسپۆر ببینێ قیاسی باڵا و کێشی بۆ کات بزانێ ئایا ئەی خاتە سەر چاتێکەوە ئایا ئەم باڵا و کێشە بۆ ئەم تەمەنە گونجاوە یان گونجاو نییە ئەگەر گونجاو نەبوو ئەگەر ڕێی بە شوێن هۆکاریکەیە ئەگە هۆکاریکە نەدۆزیەوە ئەو کاتە ئەچی ئەبێ پشکنینی هۆرمۆن کەی بزانی ئەمە کێشەی هۆرمۆنی نییە چکە هەمانە زۆرمان هەیە نەخۆشکە کێشەی هۆرمۆنی گەشەیان هەیە دەستخۆش دکتۆر هۆرمۆنی نێرینە هۆرمۆنی تەستۆستێرۆن بەرزبوون یاخود نزمبوونی ئەو هۆرمۆنە چ کاریگەریەکی هەیە لەسەر جەستە باش تەمە دەمە دوو هۆرمۆنمان هەیە کە هۆرمۆنی نێرینە و مێینە هەردووشیان لە نێرینەشە هەیە هەردووشیان لە مێینەیە هەیە لە نێرینەیە نێرینەکە بەرزە مێینەکە نزمە بەڵام لە مێینەیە بەعکسەوە هۆرمۆنی مێینە بەرزە هۆرمۆنی نێرینە بەرزە ئەگەر لە پیاوانە دەست پێ بکەین ئەگە هۆرمۆنی تەستۆستێرۆن کەم بێت بۆ نمونە ئەگەس پێش باڵغ بوون کەم بێ ئەم کەسە باڵای بەرزە بێ بۆچی چکە ناگۆڕێ بۆ هۆرمۆنی مێینە و وەساندنی باڵاکەم کا کەسێکی باڵا بەرز دوومەتر هەمانە بە تایبەتی ئەوانەی کەیبینی ڕێش و سمێڵیان نییە و باڵایان بەرزە ئەوە پێش باڵەبوونیان هۆرمۆنی نێرینەیان کەم بووە ئەمە یەک دوو ڕێش و سمێڵیان نابێ سێ
بە گەشەی ئەندامی زاوزێیان نابێ، چوارەمیان ئارزووی سێکسیان نابێ. ئەمانە هەمووی ئەمە لە پیاوە. لە ژنە ئەگە هۆرمۆنی نێرینە خۆی هەر زۆر کەمە. ئەگە زۆر کەم بوو بە پلەی یەکەم کاریگەریە کاتە سەر ئەوەی کە لاوازی جنسیان هەبێ، بەڵام ئەگە زۆر بوو لە مەینەیە کێشە دروست دەکا. بۆ نمونە مووی دەموچاویەت، خەڵکەیە کێشەیەوە هەیە، من مووی دەموچاوم هەیە، زیبکەم هەیە، قژمەوەرێ. ئەمانە زایدەن هەنێ نیشانەی کەش دروست دەکا ئەگە هۆرمۆنی نێرینە لە ئافرەتا بەرز بێ. باشە دکتۆر، هۆکاری بەرزبوون و نزمبوونەوەی ئەم هۆرمۆنانە لە نێرینە و مینە هۆکارەکەی چییە؟ گەڕێتەوە بۆ ژیانی ڕۆژانە و خواردنمان یاخۆ چی؟ بەڵە هۆرمۆنەکان بە شێوەیەکی گشتی ئەگە زیا و کەم بکەن بەم شێوەیە، یا هەر خۆی غودەکە دەسەکە ئەو غودەی کە و هۆرمۆنە دەریا دەسەکە بە زیادەدانی ئەم هۆرمۆنە لە ژێر کاریگەری لەش خۆیە. دژەتەنمان هەیە ئەچێنی شێت بەم ڕژێنانەوەڵێ زیاییشکە. ئەمە یەک. بۆ کەمبوونیشی بە هەمان شێوە. دوو، سێەمیان لەوەشێ گرەیەک بێت لە ناو بۆنونە لە ناو غودەیە کەم هۆرمۆنە زیاد دەرەیە. سێهەمیان لەواچێت هەوکردنێک بێ کەم هۆرمۆنە بە شێوێکی کاتی زیاکات و دوایی کەمەکاتەوە. بە شێوێکی گشتی توانین بڵین یا لە ژێر کاریگەری بەرگری لەشی خۆمانان زیا و کەمیان، یان گرێن، یان کیسن، یان ئەو گلاندە خۆی گەورەیە ئەبێمە پێ مەستەڵایەوە زان پێڵێن هایپەرپلیژیا، هەر خۆی گەورەیە بێت و گرێژ نییە. بە کوتی مختصەرەکەی گەورەبوونی شانەکەیە. گیان گەورەبوونی شانەکەیەواتە گەورەبوونی خانەکان شانەکەیە با بڵین. بڵە دکتۆر، بابەتی نەزۆکی پەیوەندی بە هۆرمۆنەکانەوە هەیە، ناڕێکی هۆرمۆنەکان؟ چۆن تۆ سەیری کە تۆ ژیانی زاوزێ و جنسی با بڵێن ڕەگەزی مەینەش و نێرینەش بە تەواوەتی لە ژێر کاریگەری هۆرمۆنایە. ینی سێری کە لە پیاوە بۆ لە ڕەگەزی نێرە هۆرمۆنی تێستۆستێرۆن پێش باڵغ بوون ئیش لەسەر ئەندامەکانی زاوزەیەکات، دوای باڵغ بوون ئیش لەسەر دروستبوونی تۆ و ڕیش و سمێڵ و وەکو پیانەڵێ نیشانە دووەمیەکانی نێرینە ئیش لەسەرەوانەکات. لە ئافرەتە تۆ پێش باڵغ بوون ئیش لەسەر بۆ نمونە ئەندامی زاوزەی مەیناکات، دوای باڵغ بوون ئیش لەسەر سۆڵی مانگانەکات. هەمووی بۆ نمونە دوو هۆرمۆنمان هەیە لە ژێر مێشکە ئەیڵایچFSH ئازە نێرن بۆ هێلکەیانەکانەڵێ هۆرمۆنی ئیسترۆژین دەست پێ بکە، ئیسترۆژین و پرۆژیسترۆن. ئەمانە سۆڕی مانگانەیەکیشان بەرزە بێتەوە، بیدایەتی سۆڕی مانگانەیشان بەرزە بێتەوە، دووەمیان ئەبێتە کۆتایی سۆڕی مانگانە. بە تەواوەتی ئەتوانین بڵین زاوزێ و ئینی با بڵین جنسی ژن و مێرد یا پیا و ژن هەمووی لە ژێر کاریگەری هۆرمۆنایە بە تەواوەتی. دەستخۆش دکتۆر. دکتۆر، ئەگەر یەک باسێکی بە کورتی پەیوەندی خەو و سیستەمی هۆرمۆنیمان بۆ بکەیت. بەڵێ تەمەن ئێمە خوای گەورە وای داناوە کە بەشێک لە شەوی بۆ داناوین بۆی بخەوین و بەشێکشی بۆ ڕۆژ داناوین کە هەستینی شوکار بکەین وانە. ئەمە شەمەی لەژێر کاریگەری هۆرمۆنایە. ئێمە هۆرمۆنێکمان هەیە پێوترێ میلاتۆنین. ئەم هۆرمۆنە لەکوێ دەرێرێت؟ لە مێشکایە، لە ڕژێنی مێشکایە. ئەم هۆرمۆنە تۆ ئەگە تا دنیا ڕووناک بێت، تا چاوە لەسەر ڕووناکی بێت، ئەم هۆرمۆنە بەرز نابێتەوە. ئەبێت تۆ چاوە داخێگە ئەگەر ڕۆژیش بێ ئەڵێ تۆ با پەردەکان دایەمەوە ژوورەکە تاری بێ اینجا خەوم لەکەوێ، چونکە تا دنیا تاریک نەبێت، تا ڕووناکی لە چاوە بچێتە ژوورەوە ئاز بنێرێ، ئەم هۆرمۆنە بەرز نابێتەوە. کام هۆرمۆنە بەرز بوویەوەی تۆ خەو داتەگرێ، ئەچیتە خەوەوە، بە درێژایی خەوەکە لە بەرزی ئامێنێتەوە، بەپێی ئەو پێویستی لەشی تۆ کەی پێویستی بە خەونەما ئەم هۆرمۆنە وردەوردە دەسەکاتەوە بە دابەزین و تۆش بە خەبەریەیت و هەڵەسیت.
بە تەواوەتی لەژێر کاریگەری هۆرمۆنێکایە کە پێوترێ میلاتۆنین. دەستخۆش دکتۆر زۆر جار هاوڵاتیان و با بڵین زۆر جایش خوێنکاران کە بۆ نمونە کۆمەڵی ڕاڕایی و قەلەقیمان هەیە لە ژیانمانە سکاڵی ئەوەیان هەیە ئەڵێ خەومان لێ ناکەوێت ئەکرێت لەم کاتانە ئەگەر سترس و ڕاڕایی و قەلەقی هەبێ حەبی مێلاتۆنین ناخود جەلی مێلاتۆنین بەکاربێنێت ئەتوانێت بەڵە دەبەن ئێمە بە یەکەم لەوە تێ بکەین تۆگەت لە ڕاوکەی کەوتنە نەبێ ناخوێنی سعی ناکەی وایان نا هەموو لە ڕاوکیەکان نەخۆشی نییە تا حەدێک ئێستا بۆ نمونە تۆ لەویا ئەگەر مشکێک ببینی احترامەن مشکێک ببینی ناتەبیعیە ڕاکەیت و بەئانی بە چوار دەوریە ئەم هۆڵەیە بسوڕێتەوە بەڵام تەبیعی ئاوایە بکەی یعنی ڕاستڵەکینێکی کەم تەبیعیە هەر کاتێک تۆ ئەم وەڵامانەوەی لەشی تۆز تێپەڕی کرد لە حەدی فسیۆلۆژی ئەوە ئەتوانی چارەسەری بۆ دانەی بەڵە بە زۆریە و خوێندکارانەی کەوان لە ڕاوکێکی زۆریان هەیە دوو هۆرمۆنیان بەرزەبێتەوە کە پێوتێ هۆرمۆنی کۆتیزۆڵ لەگەڵ هۆرمۆنی ئەدریناڵین کە ئەمانە ئێمە ڕۆژانە پێویستمان پێیەتی تا حەدێکی فسیۆلۆژی لەش تا حەدێکە لەش پێویستی پێیەتی تا حەدە پێویستمان پێیەتی بەڵام لەوە زیاتر تێپەڕی کرد دەبێ بە نەخۆشی بەڵە ئەتوانن میلاتۆنین بەکاربێنن ئەگەر خەویان لێ نەکەوت گەشتا و حەدەی کە توانیان نەبوو بخەون. دەستخۆش بێ دکتۆر زۆر بەخێر بیت پرۆگرامەکەمان پڕ کرد لە زانیاری زۆر سپاس دەکەین بۆ شێوە هاتیینە کۆتایی پرۆگرام هیوادارم سوودتان وەرگرت بێت ئاگاتان لە تەندروستە ئەم بێت خواتان لەگەڵ هەر شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ بێت.